عزیزان لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەماندا باز لەو ڕووداوانەیە خود ئەو گۆڕانکارە جیهانیانە دەکەین کە لە تەواوی جیهاندا ڕوودەدەن وەک دەوترێت زۆرێک لە ڕووداوەکان دەسەڵاتێکی دیکە یاخود گروپێکی دیکە لە پشت ئەم دەسەڵاتە زلێزانەوەن بە ئامانجێکی دیاریکرا و ئەم ڕووداوانە ڕوودەدەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولباسط عەلی مامۆستای زانکۆ لە سۆرانەوە لەگەڵماندا دەبێت. مامۆستا سڵاوی خوات لێبێ، سپاس بۆی میوانی بەرنامەکەمان بوویت. دەپرسم ئەم گۆڕانکانە لە جیهاندا ڕوودەدات، پێت وایە دەسەڵات یاخود گروپێکی کە لە پشتیەوە بێت وە ئامانجێکی دیکەیان هەبێت لەم ڕووداوانە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا سڵاو لۆ ئێوەی بەڕێز و بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. سەرەتا وەکو دەسەڵات وەکو کۆمەڵەی نهێنی لە پشت هەر دەسەڵاتێکەوە لە جیهاندا کۆمەڵەیەک هەیە بە تایبەتی زۆر ناو ئەبردرێتن. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕووداوە مێژوویەکان زیاتر باسی منەظەمەی ماسۆنیەت ئەکرێتن لە هەر ڕووداوێک کە لە جیهاندا کار ئەکاتن یاخود ڕوودەداتن. طبعاً ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای ماسۆنیەت و دەستیان لە بیردۆزی پلانجێڕی و لە هەر ڕووداوێک کە لە مێژوودا ڕوویدایە و لە ئێستاشا ڕوو ئەداتن. طبعاً ماسۆنیەت بە ناوی بیناسازە ئازادەکان دێتن زیاتر فریماسۆن. ئەمانە دەسەڵاتیان هەبووە لە سەردەمی کۆنەوە ساڵی 715 پێش زاین لەسەر دەستی ئیمپەراتۆریەت تۆما بیمبلیۆس. لەو کاتەوە دەسەڵاتیان گرتووە تا زەنجیان لە ساڵی 55 پێش زاین دەستگرتنیان بەسەر بەریتانیا. دواتر لە بەریتانیاوە ئەم کۆمەڵەیە جوولەکەکانی تێکەوتوونە چوونە ناو ئەو کۆمەڵە نهێنیە، ناویان لێناوە لە بیناسازی کۆنەوە گۆڕدراوە بۆ بیناسازی جوولەکە ماسۆنیەکان. لەوێوە چەند پلانێکیان هەبووە دوای ئەوەی کە مەسەلەن کە بگەڕێنەوە بۆ ئەوەی بزانین ئێستا دەستیان هەیە یاننا. ئەمانە وەکو بە نیظامی بوونی ئەم منەظەمەیە لە ساڵی 1770 بوو، دواتر لە ساڵی 1722 داخلی ئەوروپا بە تەواوی بوو، لە ساڵی 1732 گواستراوە بۆ ئەمریکا. لە سەرەتای دامەزراندنی ئەمریکا یەکێک لە ئەندامەکانیان جۆرج واشنتۆن بووە، واتە هەر دروستکردنی ئیمپەراتۆریەتێکی نوێ بوویە کە گەورەترین ئیمپەراتۆریەتە ئەمڕۆ بەبێ بەڵگە گەورەترین ئیمپەراتۆریەتە ئەمریکا کە یەکەم سەرۆکەکەی جۆرج واشنتۆن بووە. و لە ساڵی 1734 جارێکی تر دەستورەکەی نووسراتەوە لە سەردەستی بنجامین فرانکلینەوە. و زۆربەی کەسایەتی جیهانیەکانیش لەم منەظەمەیەدا بوونیان هەبووە، بە تایبەتی ساحبی قەرار ئەوانەی قەراریان بەدەست بووە. بۆ نمونە سەرۆک وەزیرانی بەریتانی پێشووی بەریتانیا وینستۆن چەرچڵ خۆی هەر بەم دەستگایە بووە. ئەم دەستگایە دەستیان گرتووە بەسەر هەموو کایەکانی ئابووری، سیاسی، پەروەردەیی، ڕاگەیاندن. بۆیە دەورێکی باڵایان هەیە بەسەر دروستکردنی قەیرانی سیاسی، دروستکردنی قەیرانی ئابووری، دروستکردنی قەیرانی مرۆیی لە هەموو شوێنێک لە هەموو کایەکان لە هەموو جیهان. ئەمانە دەورێکی باڵایان هەیە، بەڵام هەمویان بە شێوەیەکی نیظامی لە ژێر دروشمی ترەوە، نەک بە دروشمێکی عەلەنی بێتە ناو کایەی ڕووداوەکانەوە. ئەگەر بڕوانیە ناو سیستەمی ماسۆنیەت، طبعاً بخۆی کۆمەڵێ منەظەمەیەکی نهێنیە، مانەوەی بە نهێنیەکانیشی شتەکانی زۆرتر دەستنووس نینە، زیاتر شتەکانی شەفەوینەوەی کردووە بە نهێنی بمێنێتەوە. سەرەڕای ئەمەش بوونی دەسەڵاتی وانە لەسەر ئاستی جیهاندا ڕێ و شوێنیان هەیە لە هەموو وڵاتێک کە بە نیظامیە شتەکان. بۆ نمونە ئەوان ئەڵێن ئێمە تەداخڵی سیاست ناکەین، تەداخڵی دین ناکەین، بەڵام ئەمە وشەیەکی نادروستە. خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆزیش مەسەڵەن خوای گەورە باسی وانەکات جوولەکەکان ئەفەرمێت بسم الله الرحمن الرحیم يحرفون الكلمة عن مواضعه. هەموو شوێنەکان ئیبادەی سەقافیان هەیە ئەمانە. زۆر باشە. مامۆستا ئەگەر پرسیارەکەم بەو شێوەیە بکەم، یعنی ئێستا توانین بڵین هەمیشە لە پشت ڕووداوە گەورەکانی جیهانەوە گۆڕانکاریە سیاسیەکان، ئابووریەکان، حتا تەندروستیەکان، تەنانەت هەندێک جاریش باز لە هەندێک گۆڕانکاری کەشوها دەکرێتەوە بە تەکنۆلۆژیا دەستی تێدەخرێت.
یعنی ئەمانە دەستێکی تر هەیە لە پشتی هێزە سیاسیەکانەوە ئاراستیان دەکات بۆ بەرژەوەندی خۆیان ئەگەر خوێندنەوەی ئێوە بەرژەوەندیەکان چین ینی ئامانجیان تیجارەتە یاخود ئامانجێکی فکری ئاینیان هەیە بۆ بەچ ئامانجێک دەیانوێت کۆنتترۆلی جیهان بکەن ئەیانوێت کۆنتترۆلی ئابووری جیهان بکەن یان کۆنتترۆلی فکری جیهان بکەن یاخود کۆنتترۆلی سیاسەتی جیهان بکەن بەڵێ ئەگەر نمونەیەکت بدەمێ ڕوویەکی لێکچواندنت بدەمێ بۆ نمونە دەستگای ئومەم المتحیدا خۆی ئەسڵەن ئومەم المتحیدا ئەگەر ڕووە لێکچوەکانیان لەگەڵ ماسۆنیەت بەراورد بکەین ئێستا دێنە سەر ئەوەی کە چۆن مەسەرەن دەستیان هەیە ئەمانە بە تایبەتی لە ڕووداوەکانەوە دەست پێ بکەین بە تایبەتی ڕووداوە گەردوونیەکان ئەگەر تەماشەی هەر شعاری ئومەم المتحیدا بکەی یعنی بەخۆی ماسۆنیەت سێ پلەیان هەیە یەکیان پێیان گوترێتن ماسۆنیەتی گشتی دووەمیان پێ گوترێت ماسۆنیەتی شەهانە سێمیان پێ گوترێتن ماسۆنیەتی کەونی ماسۆنیەتی گشتی ئەوانەنە کە بەشدارن لە هەموو کارە خێرخوازیەکان بە حیسابی خۆیانەوە ئەوە خەڵکی ئاسایی و عوام کە تازە ئەندامە لەم ڕێکخراوەدا ئەوانەی ماسۆنیەتی شەهانە زیاتر پەیوەندیان بە دروستکردنەوەی شانشینی جوولەکەی سولەیمانیەوە هەیە ئەوەی شانشینی کەونیە ئەوانە هەردوو گروپەکەی تر بەکاردێنن بۆ دەستگرتن بەسەر دەسەڵاتی جیهاندا هەر لە نەخشەی جیهانیەوە ئەگەر تەماشە بکێ لە نەخشەکەی ئومەم المتحیدە 33 پارچەیە ئەوەی سەر گۆی زەوی وەڕێخستنەکەی ئەم گۆی زەویەشی بە شێوەیەکی ڕووتەختە کە تعبیر ئەکاتن لە مەسائلە علمیەکەیەوە کە دەستگای ناسا پێی هەڵسایە بەسەر ئەم زاراوانە لەسەر ئەم بوونە شێوازە دروستکردنە ئەمانە ئەیانەوێتن دەست بگرن بەسەر دەسەڵاتی جیهان واتە جیهان هەمووی کۆ بکەنەوە بیکەن بە یەک جمهوریە بە یەک جمهوریە بەو مانایەی کە خۆیان بتوانن لە یەک ڕەهەندەوە دەسەڵاتی بەسەردا بگرن کەمینەیەک دەست بگرێتن بەسەر جیهاندا نەک ئەو جیهانێک هەمووی هەبیتن هەریەکە لە شوێنی خۆوە جیهانێکی تر بیتن ڕاستە ئەمانە لە ڕاستیدا خۆیان وەکو خۆیان یعنی لایەنگریەک نەکەین ئەوان دروشتیان وایە برایەتیە دادپەروەریە مرۆڤایەتیە یەکسانیە بەم دروشمانەوە دێنە ناو کایەکانەوە بەڵام لە ئەسڵدا لە پشت ئەمەوە شتێکی ترە بۆ نمونە لە ساڵی 1930 کۆبوونەوە ئەکرێتن لە نێوان سێ بنەماڵی گەورەی جوولەکە چونکە ماسۆنیەت لەم دوو سەدەیەی دواییدا بە تەواوی دەسەڵاتی ماسۆنیەت کەوتۆتە دەسەڵاتی سێ بنەماڵەی جوولەکە ئەویشیان ڕۆتشێلدا ڕۆکفیلەرە مۆرجانە ئەم سیانە بەیەکەوە سیاسەتی جیهاندا ئەڕێژن لە خەلفیەیەکی نەتیاردا لە واتە ئیشکردن لە تاریکیدا ئەمانە ڕاستەخۆ دوور ناکەون بۆ نمونە من پێت بڵێم چۆن ئەک دەسەڵاتەگرن هەتا بینایی ئومەم المتحیدا کە دراوە بە ئومەم المتحیدا ئەسڵی مڵکەکە مڵکی ڕۆکفیلەر بووە یەکێک لەو خێزانانەی کەوا ئێستا دەستیان گرتووە بەسەر ماسۆنیەتدا بۆیە ئەمانە لە ساڵی 1930 ئەم سێ خانەوادەیە کە بەیەکەوە دانیشتینە پلاندا ئەڕێژن بۆ دیاریکردنی ڕێژەی دانیشتوانی گۆی زەوی هەتا بتوانن هاوسەنجێک دروست بکەن لە نێوان ئەو کەلوپەلانێک کە هەنە پێداویستەکانی مرۆڤ لەگەڵ ژمارەی مرۆڤەکانەوە ئەم سێ خانەوادەیە سەدا 90 ئەو داهاتەی کە لە ئەمریکا و لە بەریتانیا هەیە طبعاً مەقەڕی سەرشتیان بەریتانیەیە ئەمانە پێیان وایە ژیان ئەبێتن بۆ کەسانێک کە خۆشگوزەران بژین و ئەم هەژارانی کە لەسەر گۆی زەویشی هەنا بوونە بارگرانی بۆ سەر ئەم کەسانەی کە پێویستە خۆشگوزەران بژین بە تایبەتی قەومێک لایوانەوە زۆر گرینگە کە پێیانە گوترێتن ئەنگلۆ سەکسۆن ئەم ئەنگلۆ سەکسۆنانە لە کاتی خۆی لە سەدەی 5 و 6 لە ئەڵمانیا و لە دانیمارک و لە هۆڵەندا چون لە بریتانیا نیشتەجێ بوون دوای 2 سەدە ئەمانە یەکیان گرت و چون بەرەو ئەمریکا ئەمانە پێیانە گوترێتن ئەنگلۆ سەکسۆن پێیان وایە ژیان تەنها بۆ ئەم ئەنگلۆ سەکسۆنانەیە هەموو مرۆڤایەتی ئەبێ خزمەت بەوان بکاتن جگە لەمانەشی ئەمانە شێوازی پلاندانانیان بۆ دەستگرتن بەسەر هەموو ڕووداوە جیهانیەکان بۆ نمونە گوتم سەدا 90 داهاتی بەریتانیا داهاتی بنەک بەریتانیا ئەوروپا و ئەمریکاش بە تایبەتی پیشەسازی نەوت پیشەسازی دەرمان پیشەسازی و بەرهێنانی جگەرە
ئەمانە هەمویان لەژێر دەسەڵاتی ئەم سێ بنەماڵەیان واتە سەدا 90 ئەوروپا و ئەمریکا و سەدا 80 داهاتی هەموو جیهان بە بانقەکانیانەوە هیچ وڵاتێک نییە مەگەر وڵاتێک یا دوو وڵات لەسەر ئەم گۆی زەویە هەبیتن کە لە سیستەمی بانقی وان بێبەش بیتن هەمووی جیهان سیستەمیێشی بانقیە و لەژێر دەسەڵاتی ئەم سێ بنەماڵەیە بەڕێوە ئەچیتن. مامۆستا دەمەوێت پرسیاری ئەوە بکەم زۆر جار لە ڕێگەی فلیمەکان و یاخود لە ڕێگەی کارتۆنێکەوە ئەو ڕووداوانە یاخود ئەو پێشاتانەی کە ڕوودەدەن ئەنجام دەدرێت یاخود پیشان دەدرێت بۆ منە زۆر جار لە فلیمێکدا پێشبینی ڕووداوێکی کردووە دوجار بینراوە کە و ڕووداوە ڕوویەوە پێت وایە ئەمە پلانێکی لە پشتەوە بێم ڕووداوانە هەر ڕووداوێک کە پێشتری ڕوو ئەداتن مەسەلەن پلانەکەی کەدا ئەندرێتن طبعاً لە ڕاستیدا ئەمانە چەند ئیبادەیەکیان هەیە یەکێک لە ئیبادەکانیان واتە لە ناوبردنەکانیان لە ناوبردنی سەقافیە ئەم لە ناوبردنە سەقافیە کە ڕووداوێک دێتە پێشەوە بۆ نمونە ڕاستە و خۆ لە ژێر ناوێشکەوە دێتە پێشەوە بەڵام پلانی بۆ هەیە کە 10 ساڵ 20 ساڵ بەر لەوەی کەشتێ ڕوو بداتن ئەم شتانە بەڕوویەکەوە دەرئەکەن بەڵام ئەگەر لە ڕووە عیلمیەکەیەوە بچین زۆر مەسەرم بچینە پێشەوە بۆ نمونە نیشانەی چاوگرتن کابینی هونەرمەندێکی عالەمی لە فلیمێکەوە چاوێکی خۆی ئەگریتن ئەگەر چاوگرتنەکە نیشانەی ماسۆنیەت بیتن خۆ بە یەک چاویەوە ئەمە لە کۆشکی کرملنیش لە رووسیا هەیە یان ئەگەر تەماشە بکەیە لەسەر دۆلاریش هەیە خۆی بەڵام ئەوەی لەسەر دۆلاری هەندێک مەبدەئی گومانە چونکە جۆرج واشنتن ئەمەی پێشنیار کردووە کە ئەم نیشانەیە لەسەر دۆلاردا بندرێتن لەسەر دۆلاری ئەمریکی بەڵام زۆر لە ئەفلامە شتێک بە شێوەی ئەفلام دەرئەخەن یان گومانێک دەرئەخەن یان لە بەتایبەتی لە بواری سینەمادا لە بواری ڕاگەیاندندا دەستیان بەسەر هەموو کایەک عەل ئیطلاقدا گرتووە ئەکرێت بە فلیم کارتۆنێک بە فلیمێکی سینەمایی هەندێک ڕوودا و بخەنە پێشەوە بەڵام دواتر لە پشت ئەمەدا حەقیقەتەکە دەربکەوێتن. زۆر باشە مامۆستا لە ئێستاشدا ئەو گروپانە کە لە پشت ئەو دەسەڵاتە زلهێزانەوەن پلانی دیکەیان دەبێت یاخود پلانیان بەردەوامە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی جیهان بکەن و لە لایەکی دیکەوە ئەم گروپانەی کە لە پشت دەسەڵاتەوەن مێژۆکەیان هەل لە کەیەکەوە بۆ کەی دەگەڕێتەوە کە بەردەوامم لەم جوڵەکردن بەم دەسەڵاتانی کە لە جیهاندا هەن ئەم ئاماژەمان پێی کردیە لە ساڵی 1770 بوو بە بیناسازی واتە بیناسازی ئازادەکان یاخود بیناسازی سیرەکەکان ئەمانە لەو کاتەوە بوون بە سیستەم لەوێ سیستەمەکەیان وەرگرتووە لە 1770 هەتا 1783 لە 1783 بە یەک نەمەت هاتوونە هەتا ئێستا لا یەزال ئەمانە بەردەوامن لە پلانەکانیانەوە بەردەوامن گوتم مەبەستیان ئەوەیە کەوا هەموو جیهان لەژێر یەک دەسەڵات کە کەمینەیەک دەسەڵاتی بەڕێوە بباتن ئیشکردنی ئەوانە بۆ ئەوەیە بە تایبەتی دیاریکردنی ڕێژەی دانیشتوان پشت ئەبەستن بە دوو بیردۆز یەکەمیان بیردۆزی کۆمەڵایەتی داروینی دووهەمیان بیردۆزی ماڵتۆسی نەزەریەی ماڵتۆس ئەمانە دوو بیردۆزن باس لە تەحدیدکردنی ڕێژەی دانیشتوانی سەرگۆی زەوی ئەکەن بە تایبەتی نەزەریەی داروینی کە ئەو نەزەریەی داروینی پێی وایە لە ناوچوونی هەر بەشێک یا لە ناوچوونی ئاژەڵێکی بەتەمەنتر ئاژەڵێکی نوێتر یان مەسەلەن لە ئەو داروین پێی وایە یان لە ناوچوونی ئیبادەی گروپێکی تر گەشە ئەکاتن بۆیە ئەوان پێیان وایە گەشەکردنی دەسەڵاتەکان ئەبێ دەسەڵاتی پێشووتر لا بچێتن ئەم دەسەڵاتە پێشووترە بواتە مردنی کۆمەڵە کەسانێکی تر هەتا بتەوێتن شتێکی تر دەربکەویتن واتە لێرە باسی ڕێژەی دانیشتوانە کاتن ئەمە بۆ نمونەیەکت بدەمێ لە ساڵی 1974 لە سەردەمی سەرۆکی 38 ئەمریکا جیرالد فۆرد هەستان 14 ئافرەتیان نەزۆک کرد لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو جیهان بۆ ئەوەی سنوورێک دابنێن بۆ ڕێژەی دانیشتوانی گۆی زەوی نەزەڕێی دووەم کەوان پشتی پێ ئەبەستن نەزەڕێی ماڵتۆسیە کە لە ساڵی 1798 ئەم ئابووری ناسێک بووە
نظریەی ماڵتۆسی کە لە نظریەی ماڵتۆسی ئەڵێت تێکترازانی ئەم هاوسەنجەی کە هەیە لە نێوان مرۆڤەکان و کەلوپەل و پێداویستی مرۆڤەکانەوە ئەمانە تێکترازانێک بەدی ئەکرێتن ئەبێ سنوورێک دابدرێتن بۆ زیادبوونی ڕێژەی دانیشتوانی سەرگۆی زەوی. مامۆستا من دەمەوێت کاتمان زۆر کەماوە دەمەوێت زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارە وەرگرمەوە کاتێک کە با بڵێن گروپێک یان بە شێوەیەکی گشتی بە ماسۆنیەت ناویان دەچێت وەک بەڕێستان ئاماژەتان پێکردکەوە ئەمان دروشمی جوانیانەیە باش دادپەروەری و ئازادی دەکەن و دەسەڵاتە گەورەشانەیە لە پشتی پەردەوە و توانن تەحکوم بە سیاسەتی جیهانی بکەن. ئەمانە دروشمەکانیان جوانن ئۆکەی بەس ئیشە ناشرینەکانیان ئەوەیە کە بەڕێستان باسی دەکەی ئەی ناتوانن بە یاسا بۆ نمونە ئەوەندە دەسەڵاتیان هەبێ بۆچی ئەوە ناکەن بیانەوێ بە یاسا بڵێن هەموو کەسێک بە هەر خانەوادێک 2 مناڵ زیاتری نەبێت پێویست ناکە ئافرەت عەزاب بدرێ هۆرمۆنی تێک بچێ یاخود جیهان شەڕی بۆ دروست بکرێ هۆکارەکەی چیانی بۆ وا ناکەن بە شێوەیەکی یاسایی بۆ نمونە ڕێژەی دانیشتوان تۆزێک کەم بێ زیاد نەبێت کە ڕەنگە ئیسفادەشی بۆ ژینگە پارێزی هەبێت هەنێ بۆ خراپ بۆ ئەیانوێ خراپ ئەمەشی لە پێشدا بۆ نمونە من نمونەیەکت بدەمێ سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکی سین کاتی خۆی کە کۆ بووەوە بۆ ئەوەی ڕێژەی دانیشتوان لە سین تەحدید بکەن تەحدیدیان کرد بە یەک منداڵ لەو کاتانێ کەوانەی باڵادەست بوون لە سین واتە پێیان بڵێن بەرپرسانی سین دەوەیشیدا مەسەلەن زیاتر لە خەڵکی ئاسایی خۆیان زیاد کردەوە یانەگۆ منداڵمان بەجم کە بووە یان مەسەلەن پێیان ئەبردە بەردەرمانێک کە بۆ نمونە لە ڕووی پزیشکیەوە بڵێن وەچای جمکە بخەنەوە یعنی لەوەشی پرۆفێڵی تێداکرا ئەبوو بە 2 بەستێ و دواتر گوتیان کاکە لە سین لە یەک منداڵیەوە با ببێتن بە 2 منداڵ خۆ ئەکرێتن ئەمە بەستەوەی یاساییەوە یەکلایی بکرێتەوە بەڵام ئایا ئەم ڕێژە یاساییە چونکە زۆر ئاین هەیە فرە ئاینی هەیە لەسەر گۆی زەوی ئەمانە پێیان وایە دەسەرەتا دەکەت داخڵی ماسۆنیەت ئەبی بڕوان بە فرە ئاینی هەیە بەڵام کە ئەگەی بە کۆمە مەسەلەن 33 پلیان هەیە لە ماسۆنیەتدا کە ئەگەی بە پلەی 27م لێت لە پلەی 27می ماسۆنیەت لەم 33 پلەیە ئاینەکان کۆتایی پێدێن بڕوان بە هیچ ئاینێک نییە لەسەر ڕووی گۆی زەویەوە کە ئەوان لە ئەسڵدا دروشمیان هەیە ئاینیە و بەڵێ هەر کەسێ بە ئاینی خۆیەوە بە ئەوەندە منداڵی ببیتن بەڵام چونکە ئاینی تر هەیە ناتوانن تەحکوم بەسەر ئاینەکاندا بکەن ئەوان مەبەستیان ئەوێ خۆیان حکوم بکەن لەسەر جیهاندا و هیچ ئاینێک نەمینیتن چونکە بیرروڕاکان یاسا و ئاین توشتی لێکتر جیاوازن بۆ ئەم مەسەلەیە. زۆر باشە مامۆستا عەبدولباسط عەلی لە سۆرانەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ میوانی بەرنامەکەمان بووی. سپاس بۆ بەڕێز ئەزان ئەم ڕۆژاتینە کۆتایی بەرنامەکەمان بە یارمەتیا و کاران و لەگەڵ شوان بەرنامەکەی ئەمڕۆمان پێشکەشکردنی خوازین سەرجەم بڕگە و بابەتەکانی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوێ ئازیز بێت. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم کاتێکی خۆش بەخواتان سپێ خواتان لەگەڵ